شش ساڵە خێزانەکەم نەخۆشە. خۆم خزمەتی دەکەم. خۆم خزمەتی دەکەم. 3 ساڵ هەر بخۆم خزمەتم کرد منداڵەکان هەتا زەواجی دووەمم کردەوە. خێزانەکەم زاکری لەدەستدا بەهۆی کێشەی نەخۆشیەکەوە 6 ساڵە خزمەتی دەکەم. ئایا پاداشتی هەیە یان نییە؟ چۆن پاداشتی نییە قوربانگیان؟ یعنی خێزانە تووشی زەهایمەر بۆ عەقڵی لەدەستداوە؟ بەڵێ بەڵێ. مناڵەکان خۆی ناسێتەوە؟ بەڵێ منیش دەناسێت. ئێستا زۆر باشە. ئێستا باشە؟ ئێستا زۆر باشە. خزمەتێکی تەواوم کردو لە بیدایەتەوە تا ئێستا خزمەتێکم کردووە. یعنی بە دڵ و بەجان خزمەتم کردو. بە دڵ و بەجان دکتۆرم پێ کردووە. ئەم خێزانە کردو لە خستەخانە و لە هەموو شتێک. خێزانی دووەمت خزمەت یەکات؟ هیچ مشکلێکی نییە. ئەمن سەنی لێ ڕازیم خوای گەورە سەر ئەمەی لێ ڕازی بێ. یعنی ئەو عەقڵی بەوەی ئاشکێ کە ژنی بەسەرا هاتووە ئەوانە تو یەک سفرێ مامۆستا پێی ناخۆش نییە؟ سەرەتا پێی ناخۆش بەس دوایی نە. دەی لەخوا بە زیاد بێ قوربانگیانی خوا پیر و خەڕۆ. یەک سفرم هەیە لەسەر یەک سفرە ناین دەخۆین. تۆ پیاوی قوربانگیان نمونەت زۆر بێ برا شرینەکەم خوای گەورە. من مەقسەدەوەی بە پرسیارم کرد دایانگۆ پاداشتی نییە ئەتوو ئەرچ سەرشانتە گوتم بابە ئەرچ شانشم بێ بەڵام خوای گەورە هەموو شتێک ئەگەر باش بێ بەخێری دەنووسێ. بەخوا جۆڕاگرە ئەو پارۆنانەی کەیکەیتە دەم خێزانەکەتەوە. پێغەمبەر فەرمیە صلی الله عليه وسلم ئەو باشترین سەدەقەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیە دینارێ بدەی بە خێزانەکەت بیدەی بە مناڵەکەت ئەوە باشترە وەک بیدەی بە خەڵک. یعنی چۆن سەدەقە خێر و ئەجرێکی زۆر گەورەی هەیە. باشە سەدەقەیەک لەگە ماڵ و مناڵی خۆتە ئەیکەی سەدەقەیە لەگە خەڵک ئەیکەی. ئەو سەدەقەیی کە لەگەڵ ماڵ و مناڵی خۆتە ئەیکەی ئەو پارۆنانەی کە ئەیکەیتە قورگی خێزانەکەتەوە ئەوەیان خێرترە. بەخوا پارم بۆ کردو بەدەمیدا کردووە. خزمەتکردنی ماڵ و مناڵ، پارە پەیداکردن بۆ ماڵ و مناڵ، جلکڕین بۆیان، نانپەیاکردن بۆیان، خانووکردن بۆیان ئەمە هەمووی عیبادەتە. هەمووی سەدەقاتە. ئەمە بەس پیاوی مسلمان لێی تێگاوە با چاکت پێ بڵم. والله قەسەمەن بیللا جاری وا هەیە بۆ نمونە دیارەک بۆ خێزان مەکڕم بە عیبادەت ێزانم. هەر بە عیبادەت ێزانم. ئەزانم کە کاتێ من ئەو دڵخۆش ئەەکەم ئەو بە عیبادەت ێزانم. پێغەمبەر فەرمیە صلی الله عليه وسلم أحب الأعمال إلى الله خۆشەویستترین کردەوە لە لای الله سرور تدخله على مسلم. تۆ بتوانی دڵی مسلمانی خۆشکەی. ئەگەر ئەو مسلمانە هاوسەرەکەی خۆت بێت، ئەگەر ئەو مسلمانە هاوسەرەکەی خۆت بێ جلێکی شەرعی بۆ بکڕی، دوو تەڵبا زەنگی ئاڵتونی بۆ بکڕی، دوو گوارەی بۆ بکڕی، لەچکێکی بە هەدیە بۆ بێنیتەوە، ئەوەیان چێ قوربانگیان؟ ئەوە ئەولاترە برا شرینەکەم. کەواتە خزمەتکردنی ماڵ و مناڵ بە تایبەت ئەگەر نەخۆر پێداویستیەکانیان بۆ پڕۆکەی ئەوە گەورەترین عیبادەتە براکە. بەخوا مامۆستا لەو دقە کە نەخۆش کەوتووە تا ئەم دەقی ئێستاوا قسەم لەگەڵ دەکەم فەرق یعنی ئەوەی خوا پێ خۆشی بۆم کردووە. کام دکتۆری دەرەجەیەکە بردوومە، کام هەتا ئێرانیشم بردووە، کام دکتۆرە گوتیانە باشە، گوتیانە 20 وەرەقە گوتمە یاڵڵا. یعنی هیچ ئەوە قسووریم لێ نەکردووە لە بەرامبەر دکتۆر، لە بەرامبەر عیلاج، لە بەرامبەر خزمەتکردنی و ئەو خێزانش کە هێنایشمە هیچ فەرق و جیاوازێکم لە بینی هیچیان نەکردووە. خۆش بێم بەسمامە کاروانگیان. یعنی قەت ئاگات دەبێت تۆ مادام خاوەن دوو ژنیت، ژنی یەکەمیانت خاوەن مناڵەکانە نەخۆشە، قەت کارێک نەکەی لە بەرچاو ئەو ینی چۆن بڵێ دڵی بشکێت. یعنی کارێ نەکەی هەست بکات لەبەر ئەو ژنت هێنا و ئێستا ئەوت فەرامۆش کردووە بە هیچ شێوازیە. دایمەن لە بەرچاو ژنە بچووکەکەت هەوڵ بدە، ینی زۆرترین ناز بدە بە خێزانە گەورەکەت، زۆرترین ڕێزی لێ بگرێت. وا بێ و خێزانە بچووکەشت لەوە تێبگا، ئەبێ ئەوەندە عاقڵ بێ بای ئەوە کە بزانێت تۆ لە بەرچاو ئەو زیاد گرنگی بەوەدەی مانای ئەوە نییە ئەمت فەرامۆش کردووە. بەخوا مامۆستا لە ئیش دێمەوە یەکسەر منداڵەکان خێرا کورسەکەی بۆ بێنە حەوشە بە لە حەوشەی دابنیشێ. چی بۆ دەکڕم و ڕێز لە هەردوو چا وەکو یەک تەرازوو ڕامگرتووە، وەکو یەک تەرازوو بێ فەرق و جیاوازی. بە بەرچاو هاوسەرە بچووکەکەتەوە هەموو جارێ کە هاتیتەوە بڕۆ ناوچەوانی خێزانە گەورەکەت ماچکە. چکە قسەیەک هەیە شاعیرێکە فەرمیە وەمە الحب إلا للحبيب الأول، بڕیتە هەر شوێنێک ئیلا خێزانی یەکەمت، خۆشەویستی یەکەمت. سبحان الله ئەوە زۆر تایبەتە. حتى پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی کە کاتی خەدیجە وەفاتی کرد عایشە ئەفەرمێ ئەوەنە وەصفی ئەویە کرد جاری وا هەبوو یعنی ها ئەمەوت بەسە تەواو، یعنی وەک چۆن بڵێ ها تەواو، یعنی بەسە.
ئەو فەرمیە زۆر باسی وەفای ئەو یەکرد تەنانەت جارێکیان لە دەرگادرا خۆی هەستا دەرگاکەی کردەوە سەیرەکە ئافرەتێکە بۆیە ئەفەرمێ بەسەطە لەها ڕیداءەه عاباکەی خۆی بۆ داناو لەسەر ئەو عەرزەی کرد لەسەر فەرشەکە ئەو دۆشەکەی کەوا هەی بووە دایناو لەسەری داینیشان زۆر و ئەلانە لە هەلکەلام تەنانەت قسەی زۆر نەرمونیانی لەگەڵا کرد بە خێرهاتنێکی زۆر گەرمی کرد دوایی ڕۆی عایشە خاتون سەلامی خوای لێبێت پرسیاری کرد فەرمووی ئەم پیرێژنە کێ بوو تۆ ئاوا ڕێزت دەیگرت فەرمووی ئەمە ڕەفیقی خەدیجە بوو كانت تأتينا زمن خديجة لسردمي خديجة كتازة قواست بومو أهات سرداني خديجة كرت برادري أو بو تنانت الرزي لبرادر كاني شيء يعني أو أقات ليبيت يعني كاتك كسيك زواجك زواجي دو مسيهمة كات أقاتان ليبي نابي هاوسري كم تان فراموش كان بهر بيان يكرت نابي بخوا ما مستا ايش سات متوا حزارك صدزار هزار بسال من داركان كدو اري من دارين دايتان باش بوتان داري بخوي دا بابا دايتشي كم تسومو دايتشي دوميش ما اوها باش بومن يعني هزارات زار بسيار مجكردون داري والله او دم ما باشا يعني اوي بو اما يذكر من دارك خوي ناكره كوا من دارش كم لوي داري كم زبو اما ذكرن زبو يذكري هاي دار بقربان جان كاريك كريا صاب سيمو شوارمش بيت سر خد بو جنابك أنا والله براش بخيرات بس ما دوم بس شاوە کەمی لە خزمەتان دەم دەستەکان خۆش بێ خوای گەورە پاداش بداتەوە ئینشەڵڵا سەربەرز بی لە دنیا و لە قیامەتیش قوربانە بم برای شیرینم بەس جوابی نامۆشت نەدەیتەوە بۆ ژنی سێم و چوارەم ها بە قورئان هەیە ئەینێرێت